باس لەوە دەکەین کە تورکیا ئێستادا لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووس سازدایە بە شێوەیەکی گشتی ئەم هەڵبژاردنە کە تا ئیستەوە بڕیارە لە چواردەی ئایاری ئەم ساڵدا بەڕێوە بچێت کاڵبەت تا ئێستەیەک لای نەبووتەوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر چارەنووسی ئەردۆغان و هاوکات پارتە سیاسیەکانی تورکیا و ئەم هەڵبژاردە لە ئیستادا نوێترین پێشهاتەکانی چین تایبەت بەم بابەتە یاخود بەم پرسە خەڵف غەفور ڕۆژنامەنووس و چاودێری کاروباری تورکیا لە سووریا بەیانی قورسات نوێزمیانە کاک خەڵف سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی زۆر سپاس دوامین پێشهاتەکان لەم هەڵبژاردنەی تورکیا کە ئامادەکاری دەکات بۆ هەڵبژاردن چیمان پێ دەڵێت پێمان ئەڵێ طبعاً هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردنێکی جیاوازەوە چارەنووس سازە یەک لە بەرەوەی نزیکە بێتەوە لە تەمەنی 100 ساڵی تورکیا لە ساڵ 1923 دا ئەمەزرێ و لە 1924 تەواو بە تەواوی خلافەتی ئیسلامی خلافەتی بابل ئیمپراتۆریەتی عوسمانی کۆتایی دێ لەو کاتەوە سیستەمی سیاسی لە تورکیا تا ئەندازێکی سیستەمێکی پەرلەمانی بووە و سەرۆک هاتووە ڕۆشتووە حزبەکان دەسەڵاتیان ئاڵۆ گۆڕکردو زۆر کێشەیتیانە بەڵام لە 2001 کە پارتی دات و گەشەپێدان ئەکەپە بە سەرۆکایەتی ئەردۆغان و هاوڕەکانی دا ئەمەزرێ لە 2002 هەڵبژاردن کرا و لە ماوەی تەمەنی ساڵێکە کە حزبێکی وە یەکسەر هەڵبژاردننی بە شێوەیەکی یەکلایکەرەوە بردەوە و خۆی بە تەنها حکوومەتی پێکێنا کە ئەوە سەردەمێکی جیاواز بوو لە 2023 کە ڕەجەب تەیب ئەردۆغان بوو بە سەرۆک وەزیران تا ئەم ساتە لە دووسێ خولە سەرۆک وەزیران بووە لە 2014 بۆتە سەرۆک کۆمار و سیستەمی سیاسی وڵاتەکە کە ڕێکیزیەکی گرنگە بۆ سیاستکردن بۆ پرۆسی سیاسی ئەو گۆڕی ئەم بنەمای گۆڕی لە سیستەمی پەرلەمانیەوە بۆ سیستەمی سەرۆکایەتی بۆ ئەوەی دەسەڵاتەکان لە سەرۆک وەزیران و بێتەوە بۆ لای خۆی ئەم گۆڕانکاریە کە لە تورکیا هاتە کایەوە ناونرا کۆماری دووەم لە مێژووی سیاسی تورکیا چونکە ئەردۆغان تاکلایەنە تاک حەزب ئەنی لە ساڵی 1923 کە تورکیا دا ئامەزرێ تا 1938 ئەتاتورک بۆ خۆی سەرۆک کۆماری تورکیا بێ لە 38 کە ئەمرێ تا 1950 ینی لە 23 بۆ 50 لەم ماوەیە یەک حەزب جەهە بە پارتی گەلی کۆماری جەهە بە دەسەڵاتی لە تورکیا تاکلایەنە گرتوتە دەست لە 1950 پارتی دیموکراتی تورکیا دەسەڵاتە ئەگرێتە دەست دەرفەتێکی در بۆ سیاستکردن ئەڕەقسێ لە 2023 لە 2023 با بڵین تا ئەم ساتە ئەم ئەزمونە دووبارە بووە پارتی دیادوکەشە بدان و ڕەجەب تەیب ئەردۆغان تاکلایەنە حکم ئەکەن بەڵام بۆ گۆڕینی سیستەمی سیاسی هاوپەیمانەتێکی دروست کرد بە ناوی هاوپەیمانەتی کۆمار کە بریتە لە پارتی دادوکەشەپێدان ئەکەپە پارتی بزوتنەوەی نەتەوەی ماپە و پارتی تورکیای مەزن بەو دوایە پارتێکی بچووکە هیچکاری یەرێکی نییە لەگەڵیان بۆیە کە ئەم دیمەنە ئەهێنیتە پێچاوی خۆ ئەردۆغان ئێوە کۆمارەکەی بەردەوام بێ بەتایبەت ئەچێتە ناوادی 100 ساڵەوە ئێوێ لە کەرنەڤاڵی گەورە بۆ تورکیای گەڕاونەتەوە با بڵێن لە بیردۆزەکەی ئەحمەداود ئۆغڵۆکە ئەڵێ تورکیا بەردەباز نییە لە نێوان ئاسیا و ئەوروپا بەڵکو بە پێی بیردۆزەکەی ئەو تورکیا بێتە چەقی گۆڕانکاری و ئێستا ئەردۆغان تا ئەندازێکی زۆر ئەمەی کردو بۆیە بۆ بەردەوامبوونی پرۆژەکانی خۆی ئەردۆغان ئێوە بەردەوام بێ لە حکومکردن و پێویستی بەلایەنی کەم 5 ساڵی تری سەرۆک کۆماریە بە پێی دەسوور کە بەردەوام بێەوە دەسەڵاتەکانی بمێنێتەوە و تورکیا بکاتە ئەو سنتەرە گۆڕانکاری هێدی بەڵام لە ڕاستیە ئەوەی نەخشەکە پێمان ئەڵێ ئەم ویستەی ئەردۆغان ئەم خواستەی ئەردۆغان هەروە ئاسان بۆی بەدینایە چونکە ئێستا سێ هاوپەیمانەتی گەورە لە نەخشەی سیاسی تورکیا هەیە هاوپەیمانەتی جەهە بۆوەکو بڵێن هاوپەیمانەتی کۆمار ئەمە ئەردۆغان سەرۆکایەتیەکە سێدانەیە هاوپەیمانەتێکی ترمان هەیە تا ئێستا ڕسمیەتی وەرنەگردەوە بەڵام تا ئێستا دەکۆبوونی دەوریان کردووە لە مێزی دەوری چونکە هیچ کامیان ئەوە نییە بەنای هاوپەیمانەتی 6 کورسی و ئەمە کاری با بڵێن جەهە پەڕێبەرایەتیە کەمال کلژدار ئۆغڵو و هاوپەیمانی ڕەنج و ئازادیش هەیە کە هەدەپە با بڵێن ڕێبەرایەتیەکە بریتین لە پارتە سۆسیالیست و چەپەکان و ئەمانش تا ئێسش بەردەوامە چونکە با بڵێن هەڵبژاردن زۆری ماوە هێشتا نزیکەی 100 و ئەوەندا ڕۆژی ماوە ئەگەر هەر چواردەی ئایاری 2026 دیاری بکرێت بۆیە دەرفەت بۆ دیاریکردنی بربژێری مێزی 6 کورسی و دەرفەت بۆ هاوپەیمانەتیش با بڵێن لێرە هەر هێشتا دەرفەت ماوە باشە هاوپەیمانێتەکانی دیکە با بڵێنجگە لە هاوپەیمانێتەکانی سەرۆک کۆمار بە تایبەتی مێزی 6 کورسی کە تا ئێستا لەسەر دروشمێکی سیاسی یاخود کارنامەیەک ڕێنەکەوتن و هاوکاتیش با بڵێن کەسێکیان دەستنیشان نەکردووە تاکو بەربژێر بێت ئەمە لایەنی بەهێزی ئەم هاوپەیمانی دەرناخات و ببێتە خاڵێکی بەهێزی بۆ ئەردۆغان ئەمە هەردوو ڕۆکێتی یەکەم تا نزیک بنەوە لە با بڵێن
وادەی هەڵبژاردنەکان یا پێشکەشکردنی بربژێری سەرۆک کۆمار لۆدیان لەسەر دروستە بێت کەونە ژێر فشاری دیاریکردنی کەسێکەوە لەوەچێ بڕیارێکی تەندروست نەدەن بەڵام ئەمە زیندوێتی ئۆپۆسیۆنی تورکیاش بەتایبەت ئۆپۆسیۆنێکی بەهێزن با بڵێن دەری ئەخا کە ئەیانەوێ ڕاستە با بڵێن دواکەون لە دیاریکردن بەڵام یەکێک دیاریکەن کە دڵمەندی هەر شەشەکە بێ بەتایبەت چوار کەسایەتی بەهێز لە مێزی شەش کورسی هەیە کەمال کلیژدار ئۆغڵ و سەرۆکی جەهەبێ زۆر بەهێزە عەلی باباجان پێشتر جێگری ئەردۆغان بۆ جێگری سەرۆک وەزیران بووە وەزیری دەرەوە بووە وەزیری دارایی بووە کەسێکی بەهێزە ئێستا سەرۆکی پارتی دێڤایە بۆ نمونە میراڵ ئاکشنەر سەرۆکی ئی پارتیە پێڵێن ژنە پۆڵاینەکە زۆر ڕوبەڕووی ئەردۆغانە بێتەوە منافسێتی بەردەوام لە پەرلەمان لە خیتابەکانی ئەردۆغان بە دیکتاتۆرنەوە بە یعنی ژنێکی زۆر ئازایە بەڕاستی بەڵام زۆر دژە کوردیشە دوای ئەگە دەرفەت هەبوو باسی ئەکەن کە و عەلی با بڵێن ئەحمەد داود ئوغڵو هەیە سەرۆک وەزیرانی پێشوو بووە هی تورکیا دوای ئەردۆغان کە بوو بە سەرۆک کۆمار ئەو بە سەرۆک وەزیران و ئەو کاتە بە پێی دەستور سەرۆک کۆمار نابێت سەرۆکی حزب بێ استیقالە بکە ئەحمەد داود ئوغڵو سەرۆکی ئەکە پەش بوو ئەمش کەسێتێکی بەهێزە بۆی ئەم چوار کەسێتی لە ڕاستە بۆ خۆشیان هەرێکیان ویستی ئەویان هەیە کە ببنە بەربژێ بەڵام کەمال کلیژدار ئۆغڵو لەبەرەوەی لە لووتکەی هاوپەیمانێتەکەیە و نزیکەی 128 کورسی لە کۆی 600 کورسی لە پەرلەمان هەیە ئۆپۆزیۆنێکی زۆر بەهێزە و ئەوان بۆیە جەهەبە زیاتر ویستی ئەوەی هەیە کە با بڵێن لە ئەردۆغانی ببەنەوە چونکە خۆیان کۆماریان دامەزرانوە ئەوان خۆیان بە خاوەنی تورکیا ئەزان جەهەبە حزبەکەی ئەتاتورکە بۆی ئەیانەوەی لە یادی 100 ساڵە وەک چۆن دایان مەزرانوە بیهێننەوە بۆ دەستی خۆیان لێرە باسی چەند سیناریۆیەکە کرێ بۆ ئەمە سیناریۆی طبعاً لەسەر بربژێ ڕێک نەکەوتن مێزی شەش کورسی بەڵام لە دە کۆبوونی ڕابردووە کۆمەڵی سیناریۆیان باس کردووە سیناریۆەکەم ئەڵێ ئەگەر 400 کورسیمان بەدەستێنا لە کۆی 600 کورسی پەرلەمانی تورکیا ئەوە تاکلایەنە ئەتوانی لە پەرلەمانەوە سیستەم بگۆڕین سیستەم یەکسەرێکێک لە دروشمەکانی ئەم هاوپەیمانەتی ئەوەیە سیستەم بکرێتەوە سیستەمی پەرلەمانی چونکە لە گۆشەنیگای سیاسی ئەمانە لە نۆستالژەی سیاسی ئەمانە سیستەمی سەرۆکایەتی یەکسانە بە دیکتاتۆریەت یەکسانە بە تاکڕەوی یەکسانە بەوەی یەک کەس حکمی وڵاتەکە ئەوان ئەمە ڕاتەکەنەوە ئەڵێنە بە سیستەمەکەمان سیستەمێکی پەرلەمانی بێت چونکە ئێمە تورکیا بە وڵاتێکی ئەلمانی و پەرلەمانی ئەزانین بۆ ئەوەی ئەم سیستەمە بگۆڕن و لە ماوەی ساڵێکە هەڵبژاردن بکەنەوە پێویستیان بە 400 کورسی هەیە بەدەستی بێنن سیناری دووەم ئەڵێن سیناریۆی 360 ئەگەر لە 360 بۆ 390 کورسی بەدەست بێنن ناتوان ئەمە بکەن لە پەرلەمان و یەکسەر بیکەن بەڵام ئەتوان لە پەرلەمانە دەنگی ئەویان هەیە داوای ڕاپرسی بکەن بۆ هەموارکردنەوەی دەستور سیناریۆی سێم کە زۆر لاوازە ئەگەر لە 300 کەمتران هێنا ئەو ئەبێ عاقڵ دانیشتن بۆ خۆیان هیچ شتێکیان پێ ناکرد باشە پێشبینیەکان چیمان پێ دەڵێن بۆ ئەم سێ سیناریۆیە کامیان بەهێزترین سیناریۆ دەبێت ئەم دوو هاوپەیمانەتی با بڵێن هاوپەیمانەتی جمهور کە هی ئەردۆغانە با بڵێن ئەوەی مێزی شەش کورسی پێ ئەڵێن ئەم دوانە یەکێکیان زۆرینە ئەبن بەڵام ئەوە سێتە سەرچی تاوەکو ئێستا کۆمەڵێک وەکو وتمان کۆمەڵێ ئەگەر هەیە کۆمەڵێ پێدراو هەیە ئایا ئەم هاوپەیمانەتێ ئەمێنێتەوە چونکە تا ئێستا ڕسمیەتی وەرنەگردووە لەسەر با بڵێن مناقەشەکردن گفتوگۆکەن ڕۆژانە با بڵێن لە ئەنقەرە لە بارگای سەرۆکاتەکان کۆ ئەبنەوە ئایا بەردەوامی ئەبێ ئایا ئەتوانن بربژێرێکی بەهێز دەستنیشان بکەن کە دڵمەندی هەر شەشەکەیان بێ و کاری بۆ بکەن خەڵی بەهێزتر لێرە ئەوەیە کام لەم هاوپەیمانێتی ئەتوانێت دەنگی کورد بۆ خۆی ببە لێرە ئەمەیان گرنگە تاوەکو ئێستا لێرە دوو کەسێتی هەن لەم دوو هاوپەیمانێتێ لە هاوپەیمانێتی جمهورە پارتی بزوتنەوەی نێتەوەی هەیە دەوڵەت باخچەلی سەرۆکێتی ئەم دەوڵەت باخچەلێ زۆر دژە کووردە یعنی بە هەموو شێوەیەک بوونی کورد و کێشەکەی ڕەتەکاتەوە و بە ناخۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی ئەم دەوڵەت باخچەلێ بینەکەن سەرمایە گوزاریەکەن لانی سەر ڕایەوەی دژە کوردە بەڵام دەرفەتی دراوت بۆیە بۆ ئەوەی دەنگدەری نەتەوەی تورک لە دەست ئەردۆغان نەچێ ئەردۆغان ناتوانێت ئاسان لە کورد نزیک بێتەوە لە ناو هاوپەیمانەتی مێزی شش کورسی ئەگەر وای ناو بنێن بە هەمان شێوە لە چەندین خیتابی پێشووە میراڵ ئاکشنەر سەرۆکی ئی پارتی ئەڵێ هەر کۆبوونەوەیەک هەدەپە بەشداری تیابکە ئێمە لەم هاوپەیمانەتی ئەکشینەوە ڕاستە ئەڵێ هەدەپە پارتی دیموکراتی گەلان با بڵێن هەدەپە ئەڵێ ئەمە پەکەکان و تیرۆرستن و نابێمە مامەڵیان لەگەڵا بکەین لە خاڵی ئەوەی کە هەدەپە دابخرێ میراڵ ئاکشنەر پشتیوانی با بڵێن ئەردۆغانەکە بۆ داخستنی
بۆیە ئەم هاوپەیمانێتێ ناتوانێت بە شێوەیەکی ڕسمی بکەوێتە گفتوگۆ لەگەڵ هەدەپە و گوێ لە داواکارەکانی بگرێت. لێرە هەڵوێستی هەدەپە چییە؟ هەدەپە ئەڵێ ئێمە ناچینە هیچ هاوپەیمانێتێکی ناڕسمیەوە. هاوپەیمانێتی ناڕسمی یعنی چی؟ بۆ نمونە ئیسا کەمال کلیزار ئۆغڵ و سەرۆکی جەهەپە و با بڵێن ئەحمەد داود ئۆغڵ و عەلی باباجان ئەم سیانە لەوانن کە زۆر مخاطبەی دەنگدەری کوورد دەکەن، زۆر دێنە ناوچە کوردیەکان دێنە دیاربەکر ئەچنە با بڵێن مێردین ئەچنە ناوچەکان در کۆبوونەوەکەن و هەتا ڕێهێڵی عەلی باباجان خۆشی کووردە و کەسێتێکی دیاری و سیاسێکی محەنەک و یعنی زۆر ئەوەیە، بەڵام ناتوانن بە ڕسمی بڵێن وەرن داواکارەکانتان جێبەجێگەن، بەڵام داوای خوێندن بە کوردی یەکەن، داوای ئەوەکەن کە تورکیا زیاتر بەڕووی ناوچە کوردەکانە بکرێتەوە لە ڕووی سەرمایە گوزاریەوە لە ڕووی سیاسی و مافە کولتورەکانی خوێندن ئەمانە ئەکەن، بەڵام ناتوانن بە ڕسمی داوا بکەن. هەدەپە ئەڵێ ئێمە لە هەڵبژاردننی ساڵی 2019 توانیمان ببینە هۆی سەرکەوتنی ئەکرەم ئیمام ئۆغڵ لە سەرۆکی شارەوانی ئەستانبوڵ، سەرۆکی شارەوانی ئەنقەرە، سەرۆکی شارەوانی ئەنتالیە. بۆیە دوای ئەوە هیچشمان بۆ نەکرا و چونکە ڕسمێتی وەرنەگرتە بوو و ئەردۆغان تا ئەندازێکی زۆر ئەوە لە زاکیری ئەردۆغانە ماوە کە هەدەپە هۆکاری دۆڕانی ئەوە ئەمە بۆ ئەردۆغان زۆر قورس بوو، چونکە ئەردۆغان قسەیەکی هەیاڵێ وەک لە فەرەنگ ساشا ئەو هێڵێ و پاریس سەرۆکی شارەوانی پاریس بباتەوە سەرۆکی وڵات شەبات و ئەردۆغان چەندین جار ئەمەی وتووە کاتەکانی تر ئەیوت ئەوەی ئەستەنبوڵ بباتەوە تورکیا شەباتەوە. ئێستا ئەمە لە بیرۆری سیاسی ئەردۆغانە ماوە بە ئاسانی وەک فۆبیایەکی لێ هاتووە، هەر بۆیە یەکەم کاتێک کە چاوەکان لەسەر ئەوە بوو ئەکرەم ئیمام ئۆغڵ و سەرۆکی شارەوانی ئەستەنبوڵ با بڵێن ببێتە بەربژێر زۆر باسکرا، خرایە سەرمێست تا ئەندازەیەک زۆر خەریک بۆ ڕێکەوتنی لەسەرەکدا دۆسەی سیاسی بۆ دروست کرد، 2 ساڵ و 6 مانگ با بڵێن زیندانی کراوە لە پرۆسی سیاسیش دوور خراوەتەوە. بەڵێ ئێستا دەکرێت بڵێن بڕینی بەشەبوجێ خود ئابووری هەدەپە و هەروەها نزیکبوونەوەی وادی هەڵبژاردن هۆکارنی بۆ داخستن یا خود دوورخستنەوەی هەدەپە؟ هەدەپە دابخرێتەوە دابخرێت بە زیانی ئەردۆغانە، چونکە ئەو کات دەنگدەری کورد ئەچێتە دۆخێکەوە کە با بڵێن بە واقعەن بڕیار نادا، تۆ دەی دوورێخیتەوە لە پرۆسی سیاسی بودجەکەی ئەبڕی و هاوسەرۆکی پێشووی زیندانەکەی نزیکەی 5-6,000 کادر و ئەندامی لە زیندانایە و هەر کەسێک بەدڵ نەبێ ئەڵێ ئێمە هەدەپەیە و ئینتیمای بۆ ڕێکخراوی تیرۆرتی بە زمانی ئەوان پاکە کە هەیە خێتە زیندانەوە. بۆی ئەو کاتە داخستنی هەدەپە من پێم وایە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی واقعی سیاسیەوە لە ڕووی ئەو نەخشە سیاسی لە تورکیا هەیە لە ڕووی ئەو خاڵانەی کەوا ئەکەن دەنگدەری کورد ئەزانن ئەردۆغان، چونکە ئێستا ئەردۆغان بەپێی سیستەمی سەرۆکایەتی بەشێک لە دادگاکانی گۆڕی ژمارەی ئەوانەی ئەندامانی دادگای دەسووری زیاد کردووە و هەرچی بوێ لە ڕێگەی دادگای دەستوری ئەوەیکا بۆ داخستنیەوە و دادگاچی کۆنتترۆل کرد سوپاشی کۆنتترۆل کردو. بۆیە داخستنی هەدەپە کاریگەری خراپی لەسەر ئەردۆغانە بێت، چونکە ئەو کاتە ڕاستە و خۆ دەنگدەری هەدەپە بەرەو دژە ئەردۆغان ئەچن، هەرچەند ئەزان ئەردۆغانەکەش هەر زۆر لەگەڵ ئەوانانیە، بەڵام جۆرێک بێتە جۆرێک لە تۆڵی سیاسی، بەڵام لێرە داخستنی هەدەپە ئەگەر داش بخرێ مانای ئەوە نییە هەدەپە لە پرۆسەی سیاسی بە فعلی دوورەخرێتەوە، چونکە یەک لەو شتانەی لە تورکیا هەیە با بڵێن پێشتر پێدە بوو پێدە خەریک بوو دایانە خست هەدەپەیان دروست کرد، یەکسەر کاندیدانی پێدە بوو بە هەدەپە، ئێستش پارتی تریان دروست کردووە کۆمەڵی پارتی سۆسیالیست شەپ ئامادەن بۆ ئەوەی ئەگەر هەدەپە داخرێ وەکو سیناریۆ ئەم بەربژێرانەی هەدەپە بچن بۆ ئەوێ، بەڵام هەرداخستنی پارتێکی کوردی بۆ خۆی جۆرێکە لە ئیهانەکردن بە دەنگدەری نزیکەی 8 ملیۆن کە هەدەپەیان قبوڵەوە تورکیشی تایەوە چەرکەس و لایەنەکانی ترشی تایە با بڵێن. کاک خەڵک وەکو کۆتا پرسیار زۆر بە کورتی ئەگەر باس لە چارەنووسی کورد بە شێوەیەکی گشتی لە هەڵبژاردنەکە بکەین دەکرێت بڵێت بەرەو باشتر دەڕوات یانیش ئەمیش دیستان لەسەر ڕێکەوتنەکان و پێشهاتەکان وەستاوەتەوە؟ ئێمە ئەبێ لەسەر دوو ئاستە لەسەر ئەمە بکەین. یەکەم هیچێک لەم هاوپەیمانەتیانە شتێکی ڕسمیان بۆ کورد پێ نییە، کەواتە کورد ئەبێ چی بکە ڕێگەی دووەم بگرێتە بەر هەوڵ بدا زۆرترین بربژێری خۆی بگەینێتە پەرلەمان. ئەمە یەک. دوو هەوڵ بدا بربەستی 100% تێپەڕێن، چونکە بەپێی دەستور هەر پارتێک لە تورکیا بربەستی دەتێنەپەڕێنێ ئەوە دەنگانی ئەچێ بۆ حەزب براوەکەی دریا خود ناچێتە پەرلەمان. بۆیە مەترسی گەورەی لەسەر هەدەپە ئەوەیە کە بربەستی هەدەپە 100%
تێپەڕێن و گاتە پەرلەمان وە بربەستی دە لە سەدشی تێپەڕان زۆرترین کورسی بێنێ بۆ ئەوەی زۆرترین کاریگەری دروستکە و لە ڕێگەی فراوانکردنی خەباتی پەرلەمانی و خەباتی مەدەنی و خەباتی ڕۆشنبیر و خەباتی سیاسیەوە بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ ئەگینا هیچ چاوەڕوانیەکی ڕسمی نییە کە با بڵێن ئەم دوو هاوپەیمانێتێ پاکێجێک لەگەڵ هەدەپەوە لەگەڵ لایەنی کوردیا واژۆ بکەن وا بڵێن ئەگەر ئێمە هەڵبژاردمان بردەوە ئەمانەتان بۆکەین. بەڵێ سپاس سپارڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ خەلەف غەفور ڕۆژنامەسنون چاودێری کاروباری تورکیا دووبارە سپاس بۆ بەڕێستان.